مسلمانانی بەڕێز و خۆشەویستم، ئەمڕۆ ئێمە لە ڕۆژێکین لە ڕۆژەکانی خوای پەروەردگار، لە ڕۆژێکی گەورەی خوای پەروەردگارین، ئەو ڕۆژانەی کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە بە پێغەمبەرەکانی ئەفەرمێ وەذەکرهم بئەیامی الله، واتە ڕۆژانی خوا بخەنە بیری خەڵکی. ڕۆژی جەژنی ڕەمەزان ڕۆژێکی زۆر زۆر مبارەکە، ڕۆژی خۆشیە بۆ ئەو کەسانەی کە بە ڕۆژوو بوون، و سەربەرزیەکیشە بۆ ئەو کەسانەی کە شەونێژیان کردوتیایە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سوورەتی یونسە ئایەتی 58 قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. با مسلمانان دڵیان خۆش بێ، ئەی پێغەمبەری خوا پێیان بڵێ خۆشحاڵ بن، دڵخۆش بن بە فەزلی خوا کە ها بەسەریانەوە کە سەرکەوتووی کردن لە کارەکانیانە لە عیبادەتەکانیانە، و بە ڕەحمەتی خوا دڵخۆش بن، دڵخۆشکەن. بەڕاستی ئەوە باشترین شتە کە ئینسان دڵی پێخۆشکە کە عیبادەتێکی ئەنجام ناوە، تاعەتێکی ئەنجام داوە. لە ئیسلامە دوو جەژنمان هەیە، هەردوو جەژنەکە یعنی جەژنی ساڵانە، هەردوو جەژنەکە ڕەبتە بە جێهێنانی ڕوکنێک لە ڕوکنەکانی ئیسلام. جەژنی قوربان خۆشیە و جەژنکردنە بەوەی کە مسلمانان ئەنجامی فەریزەتی حەجیاندا. جەژنی ڕەمەزانیش دڵخۆشیە و خۆشیە کە مسلمانان تایە ڕۆژویان گرت، ڕۆژوی مانگی ڕەمەزان و شەونێژی و عیبادەت و تەراویحەکانیان ئەنجامدا. بۆیە جێی دڵخۆشیە. پێغەمبەری خۆشەویستمان لەو حەدیثەی کە ئیمامی بوخاری بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێ لیسائیمی فەرحەتان، ئەفەرمێ ڕۆژوان دوو خۆشی بۆ هەیە، یەفرەحوهما دڵی پێخۆش ئەکا إذا أفطر فرح وإذا لقي ربه فرح بصومه. ئەگەر ئەو ڕۆژەی کە ڕەمەزان کۆتایی پێتێ دڵی خۆشە بێ، خۆشی ئەکا، جەژن ئەگێڕێ، و ئەو ڕۆژەشی ئەکە ئەگاتۆ لیقائی خوای پەروەردگار تایە زۆر دڵخۆشە بێ. ئەمڕۆ خۆشەویستەکانم ئێوە شەهادەی بەجێهێنانی چەند ڕوکنێک لە ڕوکنەکانی ئیسلام، چەند فەرزێک لە فەرزەکانی ئیسلامتان پێ ئەدرێ کە بریتیە لە نوێژ، کە بریتیە لە ڕۆژوو، کە بریتیە لەو هەموو تاعەت و زکر و عیبادەت و زەکات و سەرفترە و خێرە گەورانەی کە ئەنجامتان داوە. ئەمڕۆ ئەو پاداشتە گەورەیە، ئەو جائیزە گەورەیەتان پێ ئەدرێ. ڕۆژێکیش دێ بە ئیزنی خوای پەروەردگار، ڕۆژێکیش دێ جائیزەی گەورەتر وەرئەگرن، کە ئەو ڕۆژەیە کە خوای تەعالا ئەفەرمێ فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابي إني ظننت أني ملاق حسابي فهو في عيشة راضية في جنة عالية قطوفها دانية كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية. للروج قيامتها كاتيا كصحف أعمال كانت، كاتيا كبرتوكي كرد وكانت أدريتا برأبيتوا خوای تعالی هی هەموو خەڵکی بەرئەداتەوە. ئەو کاتە هی تۆ کەوتە دەستی ڕاست، هی تۆی ئیماندار ئەکەوتە دەست ڕاست، خۆشی ئەنوێنی، خۆشی ئەکەی، ئەڵێی خەڵکینە تەماشاکەن، ئەمە شەهادەکەی منە، ئەمە پەرتوکەکەی منە، من زانیم ئەم ڕۆژەم دێتە سەرا، من زۆر دڵم خۆش بوو بەم ڕۆژە. جا ئەو ڕۆژە فهو في عيشة راضية، لە ژیانێکی زۆر خۆشیایە، لە ئەو پەڕی ڕازی بوونایە، لە بەهەشتێکی زۆر بەرزایە کەوا هەموو میوەهات و خۆشیەکانی زۆر بە ئاسانی دێتە ناو دەستی. خوای تەعالا پێ فەرمێ بخۆن و بخۆنەوە، ئێوە ئەو ڕۆژە خالیانەتان بەجێڵە. ئەم ڕۆژانەی کە لە دنیا بەڕاستی خالیە، بەڕاستی زۆر بێنرخە، تۆ لەو ڕۆژانە شەیتان نەتی خەڵەتان، دنیا نەتی خەڵەتان، پلەپایە نەتی خەڵەتان، پارە نەتی خەڵەتان، هیچ شتێک لەم دنیا نەتی خەڵەتان، بەڵکو تاعەتی خوای پەروەردگارتە کرد. جا چەند خۆشە تۆ ئاوا لەو ڕۆژە ئەو شەهادەیەت پێ ئەدرێ. خوا پەنامان بدا. خەڵکانێک ئەمڕۆ ڕۆژیان نەگرتووە، خەڵکانێک ئەم مانگە ڕەمەزانەیان نەبردۆتە سەر، ڕۆژیان تیان نەگردووە، ئەمڕۆش ناتوانن وەکو تۆ خۆشی بنوێنن و بێ عوزر
بەبێ عوزر لەم مانگە ڕۆژیان نەگرت، نوێژیان نەکرد، زەکاتیان نەدا، خێریان نەکرد، سەرفترەیان نەدا، بەبێ عوزر، خوا پەنامان بدا. ئەوە ئەمڕۆ هیچ شەهادەیەکیان نییە. با دڵیش خۆشکەن بە جەژن هین ئەوانەیە کەوا معسیەتی خۆیان نەکردەوە کە ئیمامی عەلیە فەرمێ ئەو ڕۆژە جەژنی منە کە تایە معسیەتی خۆم نەکردبێ، ئەو ڕۆژە جەژنی منە کە خوا دڵی پێم خۆش بێ، کە پێغەمبەرەکەی دڵی پێم خۆش بێ، بەڵام کە من هیچم نەکردبێ ئەمڕۆ شەهادەکەم ساقطە، شەهادەکەم بەرەو خوارە. ولا ڕۆژی قیامەتیشا خوا پەنامان بدا. خوا پەنامان بدا. خوای تەعالی فەرمێ فەئەما من ئوتیە کتابه بشماله فيقول يا ليتني لم أوت كتابيا ولم أدر ما حسابيا يا ليتها كانت القاضية ما أغنى عني ماليا هلك عني سلطانيا خذوه فغلوه ثم الجحيم صلوه ثم في سلسلة ذرعها 70 ذراعا فاسلكوه إنه كان لا يؤمن بالله العظيم ولا يحض على طعام المسكين فليس له اليوم هاهنا حبيب ولا طعام إلا من غسلين لا يأكله إلا الخاطئون. براسي أوانيك كتاب كانيان لو رجاء دريت دسي شبيان قرب سريب أو كسانيا ألين يا ليتني خوزقايا قد أم كتابا ندريها تدس من نمزاني أم حالم أبي من نمزاني أم قرب سريا بسرادي خوزقايا يك جاري بوايا وبمردايم كوتايم بيباعتايا تخوا مالو سامانكم چي سودكي بيقياندم تخوا دەسڵات و پلە و پایەکەم چی سوودێکی پێگەیاندم. خوای تەعالی فەرمێ بیکەنە کێش و بیبەن، دەست و قاچی ببەسنەوە، ئەمجا بیخەنە ناو ئاگری جەهەنەمەوە، ئەمجا بە زنجیرێک بیبەسنەوە کەوا 7 باڵ درێژەکەیەتی. ئیتر 7 باڵەکەش چۆنە و باڵی کێ مەگەر خوای تەعالی خۆی بزانێ. ئەوانە بوون کەوا باوەڕیان بە خوای پەروەردگاری مەزن نەئەکرد، ئەوانە بوون کە هانی خەڵکیان نادا یارمەتی هەژاران بدەن، یارمەتی بێ باوکان بدەن، بێ نازەکان بدەن. ئەمڕۆ پاداشتی ئەوانە تەنها ئاگری جەهەنەمە، ئەو ئاگرەی ئەو حەمیمەی کە کەس ناتوانێ، ئەو خۆراکەی کە ئاخۆراکی جەهەنەمە کە کەس ناتوانێ لێی بخوا ئیلا ئەهلی جەهەنەم نەبێ. بۆیە خۆشەویستەکانم ئەمڕۆ ئێوە شەهادەی گەورەتان پێدرێ. ئەمڕۆ بەو تەکبیراتانەی جەژن معناي أويك إيوة بسر شيطانا وبسر نفسي خوتانا سركوتن ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. بويا حق إيما سپاسی خواهی پروردگار بکەین بۆ الله ئەکبەرانە سوپاسە، ئەوە تەکبیراتی نەسرە، تەکبیراتی سەرکەوتنە. بۆیە ئومێد دەکەین لەگەڵ ئەو کەسانە بین کەوا مع الذين أنعم الله عليهم كخواي تعالى نعمتي خوي رشت سريان ككين أوانا النبيين والصديقين والشهداء والصالحين كبريتين لبيغمران للرازقويان للشهيدان لبياو تشاكان بويا دل خوش كان خوش يسكانم دل خوش كانوا خوشي بنوينن بأم روجة مباركة وكو عبادتك وكو خوا پرستيك آقاتان لخوتان بي ألم روجانا شيطان ديت أيوه حرشيتان كردو پوچوي كاتوا آقاتان لخوتان بي نتان خلطيني پاداشی ڕۆژەکەتان بەبەلاشە نەبا. برایە ئێمە حەجمان کرد و ئەنجامی حەجمان دا، کاتێک گەڕاینەوە لە مەقتاری جدە زەلام هەبوو کفری کرد، والله کفری کرد، والله سەبری نەگرت، ناڕەحەتیەکی کەمی یەک ڕۆژی کە تەیارەکە تاخیر بوو ئەو دەستی کردە کفرکردن، هەمووی پوچەڵ کردەوە. خوای تەعالی فەرمێوە ئەو کەسە مەبن کە هەر لە بەیانی هەتا ئێوارە تەشیەکەی ئەڕێسێ خوریەکەی ئەڕێسێ ئێوارە هەمووی پوچەڵەکاتەوە. ولا تكونوا كالتي نقضت غزلها بعد قوة أنكاثا. ولا ومرن أقاتان لخوتان بخوش يسكانم أمر رجعنا شيطان دير في لفرتك أيمان خلطيني أمان أقاتان ليبي مراعاتي صلي رحمه بيواندي خزماتي بكن حتى أتوانن إيوة تنازل بكن حتى بو أو كسانشي كبرامبرتان رقن إيوة تنازل كربن إنسان جاري دو سي أتواني تنازل بكات وإن شاء الله برامبركيك بجوي خواناك أو آش نابيته ولي بردهيت يعني أو خوي قناح بارا إيتر مراعاة شاو ديري وباريزقاري لا هجاران بكن
وانزان زكاة دريا سرفتر دريا تواو يتيمك أبينن ججناني بيبدن دڵی خۆشکەن کوڕە هەژارێکە بینن دراوسێتان خزمتان جەژنانەی پێ بدەن برایە ئەوە هەمووی بەرەکەت ئەخاتە ژیان تۆ بەرەکەت ئەخاتە ماڵ و مناڵتەوە واللهی براکانم دەستێنان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە ئەفەرمێ ئەگەر حەزەکەن دڵتان مرتاح بێ ئەها خەڵکانێکە دڵیان غەمبارە پڕ دڵیان لە خەفەت و لە غەمە ئەگەر حەزەکەن دڵتان مرتاح بێ دەست بێنە سەر یەتیمە دەست بێنە سەر یەتیمە دڵتان مرتاح بێ خوای تعالی بەرەکەت ئەخاتە ژیان تۆ خۆ دڵ بەدەستی خوایە خۆ ژیان بەدەستی خوایە بەرەکەت بەدەستی خوایە هەموو شتێ بەدەستی خوایە دەی ئێوە لەبەر خاتری خوا چاوتان لە هەژاران و لە فەقیرەکان بێ خوای تعالی ڕەحمتان پێکا ئاگاتان لە سفور و ڕووتی بێ ئاتا ئاگاتان لە تێکەڵبوونێکی حرام بێ ئەو شتانە بە دوور بن لێی و هەوڵ بدەن تەعزیە دووبارە مەکەنەوە خۆ تەعزیەدانان هەر دروست نییە ئێوەش بڕۆن دووبارەی کەنەوە قەت نەیکەن ئینسانی مسلمان نابێ ئەوە بکە نابێ غەم دووبارە کاتەوە حتا سەردانی قەورسان من ناڵێم حرامە بەڵام هەوڵ بدەن لەم ڕۆژانە نەبێ بۆ ئەوەی خەمبار نەبی هەوڵ بدەن لەم ڕۆژانە نەبێ لە ڕۆژانێکی ترا بێ ئەمڕۆ ڕۆژی خۆشیە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم نمونەی ئیمانداران مثل المؤمنين في توادهم وتراحمهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى إيمان دار أبي وابين أبي وكو ديوارك وابين كهمي خشتر بي وشوتا ناو يكتريها أبي باوش بكين يكتري قائم كين هل كان مام شيطان خلطاني ويستي بدات الزاوية إيمان نيلين چون لن يوجكان مانا پال أدن بيكتري وأصحابه پالين أدن بيكتري اگر کسی یکیش نخوش بوایا نيتوانيا بوستا هر بشان ايام قد نانا لابكوه ئێمە ئەبێ وابین خۆشەویستەکانم لە دنیاە دراوسەیەکمان خزمێکمان لارۆ بۆتەوە نەخۆشی هەیە قوڕی کراوەتە سەرا بەهۆی زروفێکەوە بەهۆی وەزعێکەوە ئەبێ ئێمە دەستباری بین و هاوکاری بین یەکێک لە پیاوچاکان ئەڵێ لو والله لو كبرت قلوب المسلمين كما كبرت ألسنتهم لغيروا وجه التاريخ والله چون ئێمە بە زمان ئەڵێن الله أكبر الله أكبر الله أكبر چۆن ئاوا ئەڵێن ئەگەر دڵیشمان ئەو الله أكبر بکە بڵێ بەس خوا گەورەیە و هەموو ئەوە غەیری خوا هەمووی عەبدە هەمووی بچووکە هەمووی هیچە والله هەموو دنیامان ئەگۆڕی ولو اجتمعوا دائما كما يجتمعون لصلاة العيد لهزموا جحافل الأعداء چۆن ئیسە کۆبووینە تۆ گشتمان پاڵمانداتە یەکتری و نوێژی جەژنەکەین ئاوا لە هەموو شوێنێکی ترا کۆبووایەنە تۆ هیچ دوژمنێ بەردەممانی نەئەگرت ولو تصافحت قلوبهم كما تتصافح أيديهم لقضوا على عوامل الفرقة ئەگەر چۆن ئیسە دوای نوێژەکە تەوقەعەکەین لەگەڵ یەکتریا هەمومان ئەگەر ئێمە دڵیشمان ئاوا بوایە لەگەڵ یەکتریا هیچ کەسێک نەیەتوانی بەینمان تێکدا هیچ کەسێ نەیەتوانی برایەتێکە و خۆشەویستیەکەمان تێکدا ولو ابتسمت أرواحهم كما تبسمت شفاههم لكانوا مع أهل السماء أجر بواياتو روح من وكو چون جستمان إيسا بدم يكو بيئكني دعي نيوشاكا كشمان بيئكنين بدم يكو زرد خناكين خوزقار روحا كانش من وابوايا أجر وابوايا أبو لغل ملائكة يا أبوين أو كاتا ملائكة توقي لغل مانا أكرت وأفرمي ولو لبسوا أمك قصي أخير يا زور قرنقة ولو لبسوا أكمل الأخلاق كما يلبسون أفخر الثياب لكانوا أجمل أمة على الأرض أو أخلاقانيك إسلام هنايتي جوانتنين أخلاقي السرزوية چونك هي خواو في غمركيتي أجر إما أخلاق من لببوشايا وكوشون أمك البلانة أبوشين والله باشترين أمتي سرزوي أبوين أو كاتا أمهم خمخفتنا أما بداخوا